وەک دەوترێت جوانی مرۆڤەکان لە ناخیاندایە نەک لە ڕوخسار، بەڵام ڕەنگە ئێستا دۆخەکە پێچەوە نەبوو بێتەوە. نەشتەرگەری جوانکاری لەسەر ئاستی جیهان ساڵ لە دوای ساڵ لە فراوانبووندایە. بەتەنها لە ساڵی 2019دا لەسەر ئاستی جیهان زیاتر لە 12 ملیۆن نەشتەرگەری جوانکاری ئەنجام درراوە. ئێستا کەرتی تەندروستی لە نێویشیاندا نەشتەرگەری جوانکاری بۆتە بەشێک لە سەرچاوەی داهات بۆ وڵاتان. ئەی لە هەرێمی کوردستان کە زیاتر لە 1500 نەخۆشخانەی تایبەت و کۆمەڵگای پزیشکی و کلینکی چارەسەر تایبەت بە نەشتەرگەری جوانکاری هەیە، کەرتی تەندروستی لە چه ئاستێکدایە دەتوانێت سوود لە کەرتی تەندروستی وەربگیرێ وەک سەرچاوەیەکی داهات. ئەوەی بۆ من گرنگە دیوی ئابووری ئەم بابەتەیە. لە بوژانەوەی ئەم جارەدا بە دوواداچوون بۆ ئەم بابەتە دەکەم. یەکێک لە سێکتەرە هەرە گرنگەکان لە جیهاندا کەرتی تەندروستیە. بە جۆرێک لە زۆربەی وڵاتان لە دوای کەرتی سەربازیەوە زۆرترین بودجە بۆ ئەو کەرتە تەرخان دەکرێت. بەڵام لە هەمان کاتیشدا بەهۆی پێشکەوتنی کەرتی تەندروستیەوە لە نێویشاندا نەشتەرگەری جوانکاری ئێستا ئەو کەرتە بۆتە سەرچاوەی داهات بۆ بەشێک لە وڵاتان. زیاتر لە 5 ساڵە لە هەرێمی کوردستان گرنگی بە نەشتەرگەری جوانکاری دەدرێت. دەیان نەخۆشخانە و کۆمەڵگا و سەنتەری پزیشکی هەیە کە ئەو کارانەی لێ ئەنجام دەدرێت. سەرەتا دەمەوێت بزانم کێن ئەوانەی نەشتەرگەری جوانکاری ئەنجام دەدەن. دکتۆر، کێن ئەوانەی کە لە هەرێمی کوردستانە زیاتر جوانکاری ئەنجام دەدەن؟ جوانکاری دەبێتە دوو بەش، بەشی جراحی ئەوەی عملیات نەشتەرگەری، ئەو بەشەی کە لە کلینیکەکان دەکرێتن، ئەوەی بۆتۆکس و فیلەراتە. بە جۆرەی ئەو تەمەنانەی کە باوە من لە 2006ەوە لە بەشی تەجمیلم، ئەوەی کە بینیومە زۆری کە نەشتەرگەری دەکەن لە تەمەنی 18 ساڵ بۆ 25 ساڵ، ئەوانە زۆری نەشتەرگەری لوتە بەعام، لەوانش سەتا تقریبان هەفتای یعنی ئافرەتە کچە، ئەوی دیکەی سەتاسیەکەی ئەو بەشەی دەمێنێتەوە کە پیاوە، ئەوە کە بەشی نەشتەرگەری لە تەمەنی 18 بۆ 25 ساڵ، ئەوی تر دەمێنێتەوە لە 25 ساڵ بەسەرەوە کە لە بەشی نەشتەرگەری بیتن، ئەوانە زیاتر چەوری دەرهێنانە، چاکردنەوەی دەم و چاوە، چەوری دانانە، چەنەگە درێژکردنە، سینگە، ئەوانە هەمووی بڵاون، بەڵام بە ڕێژەیەکی کەمتر دەینێتەوە سەر بەشی ئەوەی کە نەشتەرگەری ناوێت، ئەوەی لە کلینیکەکان دەکرێت و ڕۆژانە دەکرێت. ئەوەی لە کلینیکەکان دەکرێت ڕۆژانە دەکرێتن زیاتر مولابردنە، ئەوەش کە لە ئافرەتان لە تەمەنی 18 ساڵیەوە هەتا 30 ساڵیش ئەوانە زۆر باوی لەسرە، لەبەرەوەی خۆت دەزانی مو شتێکە خەڵک ناحەزە پێی، شوێنەکانیشی لەگەڵ گەرما و ئەو شتانە هەر دەبێت لاشی ببە، ئەجە بە لێزەر کە لای دەباتن بە تەواوی لا دەچێ و کابرا نەجاتی دەبێتن. یاریم کوتانە زیاتر بەس بیر لەلایەنە مادیەکەیەکەنەوە وەک لەوەی کە بیر لەلایەنە زانستەکەی بکەنەوە. ئێوە چۆن لەمە ئەڕوانن؟ بەخوای لایەنی مادیەکەش ینی مۆزوعێکی ینی من دکتۆرم بۆ ئیشە خوێندومە، هەر وەک دکتۆرێکی تر، بەس لایەنی مادیەکە مهم نییە، ینی ئەوە دکتۆرەکە خۆی قەرار دەدا ئەو سنتەرانەی یان ئەو کلینیکانەی کە دکتۆرەکە خۆی لێ بپرسە باوەڕ ناکەم بەس لایەنی مادیەکە وەربگرێت، لایەنەکەی تریش وەردەگرێتن. زۆر جار هەیە نەخۆشەیە پێویستی پێ نییە یان ئیستیفادەی لێ ناکە بەو عەمەلیاتە، خۆشە نییە بۆی بکەیت، چونکە ئەگەر بۆشی بکەیت دوای هەردێتەوە لای خۆت کێشت بۆ دروست دەبێت، دەڵێ دکتۆر نەتیجەکەم بەدڵ نییە، مرتاح نییە، ینی ئەو شتانە هەمووی دەبێتن. بەڵام لایەنی مادی بە تەنیا مۆزوع نییە، بەس زۆر جار هەیە سنتەر هەیە دکتۆری لێ نییە، ئەوەیە ینی کراوەتەوە و بەس مستەسمەرێکە، ئەوانە لەوانەیە لایەنی مادیەکەی لە ئایمان مهمتر بێت. تۆ ئەو جوانکارانەی کە بۆ ئەو کەسانە ئەنجامەدەی کە دێنە لای تۆ ئامادەی بۆ خۆشت بەکاری وێنیت؟ زۆر ئەتیادە، زۆر ئەتیادە بۆ خۆم، بۆ ئەندامانی ماڵەوە، بۆ ئەو شتانە دەتوانین بیکەین، بۆ خۆشمانم کردووە. ینی هەمانە ئەو ئیشاکەی کە بۆ خەڵکی دەکەی؟ من ئیشم لەسەر کوالیتیەکەیە، ئەگەر بۆ خەڵک کوالیتەکەی کەمتر بکەمەوە ئەو خەڵکە نهاتەوە لای من، طبعا محاول دەکەم بە باشتر بۆی بکەم، یان ئەگەر ئەندامێکی خێزانەکەی خۆم بی گلەیەکی هەبێتن چناڵێتن، یان گلەیەکی هەبی دایرێک دەگاتە خۆم، دەتوان بۆی چاکەمە، بەس یەکێک دێتن من ناناسێتن ئیشێکی بۆ دەکەم،
ئیشەکەی بەدڵ نەبێتن لەوانێ گلەیش نەکاتەوە هەر نێتەوە لای من زۆر جار نەخۆشم بۆ هاتووە لای دکتۆرێک شتێکی کردووە بەدڵی نەبووە مەسەن پێم وتە لۆ نەڕۆشتەوە لای دکتۆرەکەی خۆت ئێستا چوو بای لۆی چا دەکردەوە زۆر بەست نا دکتۆر حەزم نەکرد بڕۆمەوە. ئەو وڵاتانەی زۆرترین جوانکاری ئەنجام دەدان لەسەر ئاستی جیهان بەرازیل، ئەمریکا، مەکسیک، ئێران، ئیمارات، تورکیا، ئەردەن. تەنها لە ساڵی 2019 12 ملیۆن نەشتەرگەری جوانکاری لەسەر ئاستی جیهان ئەنجام دراوە. یەکێک لەو جوانکاریانەی زۆر گرنگی پێدەرێت چاکردن و جوانکاری ددانەکانە بە جۆرێک لە ساڵانی ڕابردوو ژمارەیەکی زۆر لە هاوڵاتیان سەردانی دەرەوەیان دەکرد و بە نرخێکی گران کاری جوانکاریان بۆ ئەنجام دەدرا. ئێستا دۆخەکە چۆنە؟ پزیشکانی ناوخۆیی سەبارەت بەو کارە چی دەڵێن؟ جوانکاری پەمەی چییە؟ بەڵێ بە شێوەیەکی گشتی هۆلی سمایل زۆر ناو و ناونیشانی جیاوازی هەیە بەڵام هەتا ئێستا سەرنجمان لەسەر تێرمی جوانکاری پەمەی نەکردی ئەویش بریتێ لە جوانکاری نەشتەگەری پووک واتە دەستکاریکردنی دانەکان بەڵام لە پاڵ دەستکاریکردنی دانەکان نەشتەری جوانکاری بۆ پووکە دەکرێت بەر لەوەی کە دانەکە دەستکاری بکرێت ئەوەش بە شێوەیەکی گشتیە ئێمە پێ دەڵێن چارەسەرێکی گشتی واتە بە چاوێکی گەورەتر بە شێوەیەکی زوم ئاوت ئێمە سەیری چارەخواز دەکەین تا ببینین کە ناڕێکی و ئەو کێشانە چیە کە چارەخوازێتی لە پاڵ ئەوەش چارەسەری جوانکاری پووک یان نەشتەرگەری پووک بۆ چارەخواز دەکرێت. دەبینین کۆمەڵێ سنتەر کلینیک نەخۆشخانەی تایبەت بە جوانکاری لە نێوشاندا ددانەکان ئەکرێتەوە کەچی ئێستاش دەبین کۆمەڵی خەڵک دەچێتە دەرەوە بۆ جوانکاری. ئایا ئێستا ئەم دۆخەکە پێچاوانە نەبووتەوە هاوڵاتیان لە دەرەوە بێن جوانکاری ئەنجام بدەن؟ لە ڕووی ئەوەی کە ئایا هاوشاریان و هاونێشتیمانیان کە دەستنە دەروەی وڵات چەندین خاڵی سلبی و نێگەتیڤی هەیە. بۆ نمونە جوانکاریەکانی دان یان چارەسەرەکانی دان پێویستی بەچێکە واتە ئەو کەسە چارەخواز پێویستە هەموو 6 مانگ جارێک لەلایەن دکتۆری هەڵبژێردرا و دکتۆری چارەخواز چێکی بۆ بکرێتەوە. ئەمە شوا دەکات کە ئەو کەسە کۆستێکی زیاتر لە ڕووی مادی لەسەری دەکەوێت کە هەموو جارێ سنوور ببڕێت و بچتە ئەو وڵاتی کە پێشتر لێ ئەنجام داوە. ئەو خاڵی یەکەم. خاڵی دوم ئەوەیە کە زمانی تێگەیشتن لە بینی چارەخواز و چارەکەر وەکو پزیشک زۆر دوورە لێکتر واتە ئەوکو ئەوەی کە پزیشکێکی کورد لە هاوشارێکی کورد دەگات زۆر زەحمەت و ئەستەمترە کە هاوڵاتێکی دەرەوەی ئەو وڵاتە بتوانی لە دکتۆرە پزیشکەکە بگەێنێت کە ئایا چی دەوێت ئایا خەونی چییە جوانکاریەکەی لە چ ئاستێک و لە چ لیڤڵێک پێویستە. وەکو پزیشکێک نەخۆشت هەیە لە دەرەوە سەردانی تۆی کردبێت؟ بەڵێ خۆشبەختانە بەهۆی ئەو بارە ئەمیە گونجاوی کە ئێستا لە هەرێمی کوردستان هەیە بە سوپاسەوە لە ئاستێکی زۆر بەرزە بۆیە لەوانەیە مانەوەکەی هەم وەربگرێت و ئیستیغلالی بکە وەکو ئەوەی کە گەشتیاری بێ و هەم تەندروستیش بێت و بە خۆشحاڵیەوە سنتەرەکەمان لە ماوەی ڕابردوو چەندەها نەخۆش و چارەخوازی چارە کردووە لە ڕووی جوانکاری و هەم چارەسەری ددان بۆ نمونە داتامان هەیە کە لە وڵاتی فەڕەنسا نەخۆشمان بۆ هاتووە لە وڵاتی سوید بۆمان هاتووە و هەموو ئەو نەخۆشە کوردانەی کە لە دەرەوەی هەرێمی کوردستان و لە ئەوروپا نیشتەجێن لەبەر ئەوەی لە ڕووی مادی لە وڵاتی سوید یان لە وڵاتە ئەوروپیەکان بە شێوەیەکی بەربڵاو چارەسەری جوانکاری ددان کۆستەکەی زۆرە دەگەڕێنەوە زۆر جارێ نەخۆشەکانمان پێشەوەی بگەڕێنەوە بە هەفتە یان 2 ڕۆژ پێشتر شوێنێک دابین کاتێک دیاری دەکەن لەلایەن ئێمە کە جوانکاری و چارەسەری دانیان بۆ بکەین. دەبینین لە بەشێک لە وڵاتانی پێشکەوت و یاخۆ وڵاتانی دراوسێش سێکتەری تەندروستی بۆتە سەرچاوەیەکی داها سەردانی هاوڵاتیان بۆ نەخۆشخانە تایبەتەکان چێ بۆ نەشتەرگەری گەورە بێت یاخود بۆ جوانکاری بێ کەی لە هەرێمی کوردستان ئەمە هەنگاوی جدی بۆ دەنێ بۆی چۆنڵی وەکو بەشێک لە سەرچاوی داها سوودی لێبینی. بەڵێ هەروەک دەزانن گەشتکردنی هەر هاوڵاتێک یان بە مەبەستی گەشت و گوزارە یان بەیان بە مەبەستی تەندروستیە. ئەمە سروشتێکی جوانمان هەیە لە پاڵ ئەوەش هەم باری ئەمنیش زۆر گونجاوە لە پاڵ ئەوەش خۆشبەختانە کە ئاستی تەندروستی وڵات زۆر لەو پێشە بە تایبەتی باسی سێکتەری پزیشکی دان دەکەم بۆیە دەکرێت ئەو دەرفەتە هەڵبخۆزێتەوە کە خەڵکی خۆمان و هەم لە بۆ ئەو گەشتیارانەی کە لە دەرەوەی هەرێمی کوردستانیش دێنە ناو هەرێمی کوردستان دەکرێت ئەو سێکتەرە زۆر بەهێزتر بکرێت و دەکرێت هەم وەکو پشتگیرشی دارایی بی وەکو کە هاوڵاتی خۆمان و دکتۆری خۆمان زیاتر ئیسفادە بکەن لەکنەوەی کە نەخۆشەکانمان
کە دەستە دەرەوەی وڵات بە هەڵبژاردننی سنتەرێک یان دکتۆرێکی دیاری کراو لە دەرەوەی هەرێمی کوردستان واتە برنە دەرەوەی ئەو ڕێژەپارە لۆ دەرێ کەواتە هەم لەوانەیە نەک لە چاوی ئەوەی کە خەڵک کە تەنها دکتۆر سوودمەند دەبێت بەڵکو ئەو سنتەرە ئەو هەموو ئەو فەرمانبرانی کە لەو سێکتەرەنە ئەوە شوا دەکا کە ئەو ئاستە دەوڵەمەندتر بی خۆشبەختانە پزیشکیدان لە هەرێمی کوردستان بە شێوەک لەو بەرپێش چوونە کە زۆر زار ئێمە هاوڵان و هەو پزیشکانمان دەبینین لە دەروی وڵات لە وڵاتی ئیتالیا یان لە کۆنگرە جیهانیەکان دەبینین کە ئاستی ئیشکردنی و جوانکاری ددان بە شێوەک لە پێشە کە هیچ جیاوازیەک و بەراوردێکی ئەوتۆ نییە لە بینی جوانکاری ددان لە هەرێمی کوردستان لە عێراق یان لە دەروی وڵات. جوانکاریەکانی ددان هۆلیوود سمایل زیرگۆن، هۆلی سمایل بە تۆکڵی ئیماکس، لێزەری ددان، نەشتەرگەری پووک. تێچووی ئەم جوانکاریانە لە $160 دەست پێ دەکات بۆ $2500. ئەوانەی کاری جوانکاریان ئەنجامداوە چی دەڵێن دەربارەی کارەکانیان لە ڕووی نرخ و کوالیەتیەوە، کارەکە چۆن دەبینن، چ جیاوازیەک هەیە لەو جوانکاریەی لە دەرەوە دەکرێت، تا چەند لە سەنتەرەکانی جوانکاری ڕازین. زۆر پێویستە من هەموو کاتێک کتومە جوانکاری ئەوەندە پێویستە کە ئەتوانم بڵم بەشێک لە داهات ئەتوانی هەردا بنەی بۆ جوانکاری لەبەرەوەی کە بەتایبەت بۆ خانمەکان هەتا زیاتر جوانتر و شۆخ و شەنگتر دەربکەون. بەڵێ من بۆ خۆشم جوانکاریم کردووە، ددانم هۆلیوود سمایلم بۆ کردووە، زۆر دیانێکی بە کێشە و ینی بە جدیەتوانم بڵم جوان نەبوو، قەت تەسەوریشم ناکرد ئاوا دەربچێت، ینی تەسەورێکی کەم بوو هەستیم ئەکرد کە بەو شێوازە دەرنەچێت، ترسێکم بوو وەک ترس کە ناشرین دەربچێت یاخود کێشەم ببێ بەس لەخوا بەزیابی هیچی و کێشانم نەبوو. زۆربەی کات بیستم بووم لێرەکە زۆر کەسم دی بوو کە ئەچوە دەرەوەی وڵات بۆ جوانکاری بۆ هەر جوانکاریەکە لە ڕوخساریانە ئەیان کرد، بەس من ئەو کارم نەکرد، هاتم متمانم کرد بە دکتۆرەکانی خۆمان لەبەرەوەی کە بەجددی دکتۆری زۆر شارەزا و زۆر دڵسۆزمان هەیە. ئەو دڵسۆزبوونە لە هەمووی گرنگترە. من زۆر بە مشکلە بووم، ینی هەم بەشی چاکردنی دیانم ینی خۆی دیانەکە خۆی چەند بە مشکلە بوو، خۆشم زۆر بێتەحمل بووم، زۆر ئەترسام، بەس ئەو سیقەیەم لەلا دروست کرا و زۆر ڕازیم. زۆر جوانکاریم ئەنجام داوە بۆ لێوم، پێویستە پێشتر پرسیار بکەن و ینی دکتۆرێکی باش و هەڵبژێرن، چکە ئەمە ینی فەیسی ئینسانەکەی ئەگەر دەرکەوێت کە دەرکەوێت بە شێوازێکی جوان و ئەبێ دکتۆرێکی پسپۆرێکی باش هەڵبژێرن بۆ ئەوشتە. پێویستە ینی بچن بۆ لای دکتۆرێک پرسیار بکەن، دکتۆرەکە پێیان ئەڵێ ینی ئەگەر پێویست کات بۆیان کاو، ئەگەر پێویست نەکات ئینسانەکان خۆی ینی خۆمان جوانین، بەڵام پێویستە کات هەنێ جوانکاری بکەین بۆ ئەوی جوانتر دەرکەین. لە هەرێمی کوردستانیش چەندین دکتۆری شارەزامان هەیە لە بوارەیە، ڕاستە لە دەروی وڵاتی شتی باش هەیە، بەڵام لە لای خۆشمان شتی زۆر باشەیە، بەڵام ئەوێ پێش ئەوەی دوای سۆشیال میدیا بکەین خۆمان بگەڕین بە دوای ئەو دکتۆرانەیە کە چەند شارەزایان هەیە لە بوارەیە. کاری جوانکاری پێویستە بۆ ئافرەتان، نەک بۆ ئافرەتان، بۆ هەموو گەنجێک بێ یا تاکێک بێ، بەڵام بە گوێرەی ئەو شتانەی کە لە دەموچاوە جوانکاریەکە بگۆڕێ تا ئەو ڕادەیە کە لە حەدی خۆی بێ. تا دێت ژمارەی نەخۆشخانە تایبەتەکان و کۆمەلگا پزیشکیەکان و سەنتەرە جوانکاریەکان لە هەرێمی کوردستان ڕوو لە زیادبوونە، مەبەستمە بزانم وەزارەتی تەندروستی چۆن و بە چ میکانیزمێک چاودێری ئەم سەنتەرانە دەکات، یانیش دۆخی ئەو کەرتە لە چ ئاستێکدایە، کەی کەرتی تەندروستی دەبێتە سەرچاوەی داهات، ئایا هەموو ئەو سەنتەرانی لە هەرێمی کوردستان داهان سەرجەمیان مۆڵەتیان وەرگرتووە؟ ئێستا دوایین ئامارکە لە لامانە ئەگەر باز مسکەم بە نێزیکەی 1000 کۆمەلگامان هەیە تا ئێستا و نێزیکەی تقریبان 300 سنتەری زۆرا و زۆرمان هەیە پزیشکی و ژمارەی نەخۆشخانەکانیش مەسەڵەن بۆ نمونە لە شاری هەولێر ئەگەر باز بکەین ئێستا تقریبان چ ئەوەی لە پرۆسسدایان چەوەی کە هەیە تقریبان ژمارەکان 27 نەخۆشخانەیە بە هەولێر و چوادەورەکەیەوە، تقریبان لە سلێمانیش نێزیکەی 16 و ئێستا هەندێکش لە پرۆسسیان چکان دەکەیە ئێستا لە بواری جێبەجێکردنە لە بواری پێدانی مۆڵەتدایە. کەی وامان لێیە کەرتی تەندروستی
وەکو سەرچاوەیەکی داهات یا وەکو بازرگانێکی گەورە شان بەشانی لایەنە زانستیەکەی پشتی پێبەستین لە هەرێمی کوردستاندا. خۆ دەزانی قەیرانە دوای قەیرانمان هەبووە شەڕی داعش و دوای نەبوونی و دارە ئەو بارە ئابووری کە کاری کردە سەر کوردستانیان و بزەکی زۆر زەبەلاحی دێ سەراحەت ئەوە یەک. دووەم بەڕاستی ئێمە یعنی پێویستمان بە سیستەمەکی تەندروستی توکمە و نوێ هەیە. ئەو سیستەمێکە ئێمە هەمانە سیستەمەکی کۆنی سۆسیالی ساڵانی 50ەکانە کە لە ینی بڵێن لە ئەوەی تموحی خەڵک نییە ناتوانین ئەو بڵێن خزمەت گوزاری پزیشکیانە پێشکەش بکەین کە لە ئاسی وڵاتانی تر هەیە چکە تو ناکرێ بەراوردی وڵاتێکی بکەیت لە ڕووی داراییەوە لەگەڵ ینی زەبەلاح و لەگەڵ وڵاتێک کە ناتوانانی زۆشتی بە زەفەرە هەمکە چکەم بڵێن بواری تەندروستی بوارێکی وە ئاسانیە ڕاستە پزیشکت هەیە کە تو هەزارها پزیشک و کارمەندی تەندروستی تێبی کە تو ئەچیزەی باشت نەبێ هیچت بۆ ناکرێت. تایبەت بە سنتەری جوانکاریەکان دەبینین کۆمەڵە باڵەخانە هەن زۆرترین هەلی کاری تیارەخساوە کۆمەڵێک کەس ئیشی جوانکاری دەکەن بەردەوام دەبین لە سوۆسیال میدیا و ڕێکلام بۆ خۆیان دەکەن. ئایا ئەو کەسانی کە نەشتەرگەری جوانکاری دەکەن لە هەرێمی کوردستان هەمویان پزیشکن هەمویان خاوەنی بڕوانامەی زانستی و ئەکادیمین؟ خۆی بەڕاستی ئێمە لەگە دەست بەکاربوونمان ئێستا خەریکی بە داتاکردنی ئەو سنتەرانەی چکە تو هەتا بە داهینەکەی نازانی وەکو ئاماژەم پێکرد زۆربەی زۆری ئەو سنتەرانە تۆمارکراون بەس هەندێکیان هەیە تا ئێستا هیچ بنەمایەکی نییە چکە بەڕاستی پێشتر پێدانی مۆڵەت لە ڕێگەی فەرمانگە تەندروستیەکانی لە ینی شارەکان بوو بۆن مەسەن لە هەولێر فەرمانگەی تەندروستی هەولێر دەیدا لە دوهۆ کارەمان سلێمانی شەروان بووە و هەندێکیش لەوانە بەڕاستی خۆیان تۆمار نەکردو کە خۆ تۆمار نەکردی تۆ نازانی مەسەن ئەو دوو پزیشکەی وێندەر بڵێن ئایا ئەو پزیشکە خۆماڵیە لە دەرەوەی وڵاتە تو ئایا بڕوانەمەکانی باوەڕ پێکراون یەکسان کراون چکە بەڕاستیە تو هەردوو دکتۆرێک دێ پزیشکێکیانێستا بۆ نمونە من پزیشکم پسپۆرم کە بچمە وڵاتێکی تری هەدەورە بەرمان حتا گەزیرانمان بن حتا گەم پزیشکیش بم بۆ نییە ئیش بکەم هەتا یەکسانی شەهادەکەم نەکەم چکە ڕەنگە من دکتۆر نەبووم هەر پزیشکێک هەر کارمەندێک یان هەست سنتەرێک بیەوێت پزیشک بێن یان سنتەر بکاتەوە ئێمە دەبی هەموو زانیارێکی تەواوی کارمەندەکانمان بەدەست بکە پێشەوەی مۆڵەتەکەی بۆ نوێکەینەوە یان مۆڵەتی بدەینێ چکە ئێستاوە بەداتامان کردی ئەوە شتە هێشتامان کاتی دەوێت ئەو هیوادارە بیشاڵە لە ماوەیەکی کووردا هەمووی کۆنتترۆل بکەین و هەمووی بخەیتەوە یەک ژێر یەک سەقف کە سەقفەکەمان وەزارەتی تەندروستی کرد. سنتەرەکانی جوانکاری لە هەرێمی کوردستان لە پارێزگای هەولێر 51 سنتەر لە پارێزگای سلەیمانی 25 سنتەر لە پارێزگای دهۆک 19 سنتەر کۆمەلگا پزیشکەکان لە هەرێمی کوردستاندا 111 کۆمەلگا. ئێستا نەشتەرگەری جوانکاری لە هەرێمی کوردستان بە شێوەیەکی بەرفراوان ئەنجام دەدرێت. چەندین دکتۆری شارەزا و هەڵگری بڕوانامەی نێودەوڵەتی هەن بەڵام بەشێک لەو هاوڵاتیانەی کە کاری جوانکاریان بۆ ئەنجام دراوە هەندێک جار تووشی گرفت دەبنەوە. چۆن ئەو پزیشکانە دیاری بکەین بۆ کاری جوانکاری؟ ئایا نرخ پێوەرە بۆ ئەو کارە یانیش لێهاتووی پزیشکەکە ڕۆڵی خۆی دەبینێت؟ بۆچی لە هەرێمی کوردستان تایبەت بە نەشتەرگەری جوانکاری کە دەکرێت نرخ ئەبێتە پێوەرێک بۆ نمونە ئەگەر نەشتەرگەرێکی جوانکاری زۆر گران بووی ترەڵەمە زۆر مهمە ئایا نرخ تەواو کۆتا بڕیارە کۆتا پێوەرە یاخود پزیشکەکەش ڕۆڵی خۆی دەبینێت لەو کارەدا؟ بەدڵناییەوە نرخ پێوەر نییە چونکە بە تایبەتی لە وڵاتێکی وەکو عێراق و کوردستاندا ئێمە زۆر ستاندەرد هەیە کە پەیڕەوی ناکرێت. ئەگەر بێت و نرخەکە لەسەر ئەم بنەمایە دابنرێت کە مادەیەکی باشتر بەکاربهێنرێت هەوڵ و مادووبوونی زیاتری تیادا بکرێت کاتی زیاتری بۆ تەرخان بکرێت هەوڵ و تێکۆشانی زیاتری تیابێت و تەکنەلۆژیا یاخود ئامێری ئەجیزەی پێشکەوتوتر یا مادەی باشتری تیا بەکاربهێنرێت ئەو کاتە حەقی خۆیەتی کە نرخەکەی لەسەرتر بێت. بەڵام بە پێچەوانەوە بەهۆی ئەوەی کە کۆمەڵێک لاوازی هەیە لە کوالیتی کۆنتۆڵ و لێپرسینەوە زۆر جار هەیە کۆمەڵێک ئامێر یاخود کۆمەڵێک مادەی زۆر کوالیتی خراپیەتە ناوڵاتەوە بەڵام زۆر جار هەیە بە هەمان نرخی مادە کوالیتی بەرزەکان یاخود ئامێرە بەرزەکان نرخ لە خەڵک وەرەگیرێت بەبێ ئەوەی کە خەڵک جیاوازی بکات لە نێوان ئەم کوالیتیانەدا.
دەبینین لە هەرێمی کوردستاندا ڕۆژ لە دوای ڕۆژ سنتەر کۆمەڵگا کلینکی پزیشکی ڕۆژ لە دوای ڕۆژ لە زیادبووندا مەسەن ئەمە چۆنڵی قازانجی زیاترە یا زیانی زیاترە ئەمە هۆکار نییە بۆی کە زۆرترین دەرمان یا خودمەوە تایبەت بە نەشتەرگەری جوانکاری ساغ بێتەوە لە بازاڕەکان یاریمی کوردستان کردنەوەی ئەم هەموو سنتەر و کلینیکانەی کە تایبەت بە جوانکاری و کارە جوانکارە پزیشکەکان بەبێ فلتەرکردن و چاوداریەکی چڕ بە دڵناییەوە زیانێکی زۆریە بێت بۆ سەرتەندروستی هاوڵاتیان چونکە بەشێکی زۆر لەم سنتەرانە تەنها بڕوانامەی پزیشکێکیان وەرگرتووە سنتەرەکان پێکردوتەوە هەنێ سنتەریشمان هەیە کە تەنانەت بڕوانامەشی نییە ئەبێت هاوڵاتیان هۆشار بن لەوەی کە سەردانی شوێنەکەکان ئەبێ باگراوندی ئەم شوێنە بزانم چ پزیشکێکی لێ چێ بڕوانامەیەکی هەیە ینی بەداخەوە ینی وای لێ هاتووە کە هیچ کەسێک لە بڕوانامە ناپرسێت نمونەیەکە هێرمەوە من تا تەواوکردنی دیراسەکەم 28 ساڵ خوێندم یعنی کاتێک کە بیرەکەمەوە کە زۆر جار هەندێک کەسی سەردانی منەکات ببێەوەی کە بزانێ بڕوانامەکەم چییە یعنی بێتاقەتمە کات ینی هەسەکەم ئەی باشە ئەم 28 ساڵ خوێندنە یاخود مەسان چەند ساڵێک بۆ دکتۆرا بۆ نازانم بۆچی بۆ فلان دیراسەیە تۆ بڵێ هەروە بڕوات بەبێ ئەوەی ئەو کەسەکەیت جیاوازینەکە لە نێوان دکتۆرێکە کە خاوەنی دکتۆرایەکە لەگەڵ کەسێکە کە تەنها دەورەیەکی یەک دوو مانگی بینیوە و ئەبێت هاوڵاتیان زۆر لەوە شاتر بن بتوان جیاوازی بکەن لە نێوان ئەم دوو حاڵەتەیە کەی ئێمە هاوڵاتیانمان بۆ دێ لە دەرەوە یاخۆت بە جۆرێکی تر بپرسم کەی کەرتی تەندروستی دەتوانین وەکو بەشێک لە سەرچاوەیەکی داهات پشتی لێ بەستین کەواتە سنتەری باشمان هەیە پزیشکی بەتوانامان هەیە ئەی بۆ ئێمە سوود لەمە وەرناگرین بۆ هەر دەبێت هاوڵاتیانی دەرەوە بچنە دەرەوە بۆ چارەسەرکردن یاخود بۆ ئەنجامدانی نەشتەرگەری جوانکاری ئەی بۆ کەی ئەوانە دێنە هەرێمی کوردستان ساڵانی پێشووتر ژمارەیەکی زۆر لە خەڵکان بە تایبەتی ئەمانەی کە لە بواری ئابووریدا توانە و ئیمکانێتیان هەبوو سەردانی دەرەوە نەکرد وڵاتی تورکیا لوبناان ئێران بۆ چارەسەرەکانن خۆشبەختانە ئێستا توانم بڵم پێچوانە بۆتەوە من سیستەمێکی داتابیسم لەلایە ئەو نەخۆشانێکی سەردانمەکان هەمویان نەزانم کە لەکوێوە هاتوون سەردانمەکان ژمارەیەکی زۆر لەو هاوڵاتیان لەو بەرەزانە کە سەردانی منەکەن لە دەرەوەی وڵاتن بە ئەوروپا بە ئەمریکا و تەنانەت لە وڵاتە دراوسەیەکانی دەوروبەریشمانەوە ینی خەڵکانێکی هەیە کە خۆی لە وڵاتی وەکو تورکیا ئەژێت یا لە دووبەی ئەژێت لە پشوەکانیدا سەردانی ئێرە ئەکاتەوە و سەردانمان ئەکات و چارەسەرەکانی ئەنجام ئەدات من پێم وایە ئەمەش هۆکارەکەی بۆ لەوانەیە بۆ دوو شت گەڕێتەوە یەکێکان ئەوەیە کە ئەمە نەکرێت بە ئەوەی کە شانازی بکرێت بە ئیشەکانمانەوە ئاستی کوالیتی ئیشەکان ئەتوانم بڵێن ئەگەر لە ئیشەکانی لە دەوروبەرمان ئەکرێت داخل لە دەرەوە ئەکرێت دەگەر باشتر نەبێت وەکو ئەمیشانە ئەبێت دووەمیان لە ڕووی ئابووریشەوە کولفە و تێچوەکانی تا ڕادەیە کەمترە بەرابەر بەم شوێنانە لە وڵاتی ئێمەدا چارەسەری پزیشکی بە شێوەیەکی گشتی و چارەسەری جوانکاری پزیشکیش تێچوەکەی لەگەڵ وڵاتانی دەوروبەردا کەمترە جوانکاریەکانی ڕوخسار بۆتۆکس فیلەر تاڵ چەوری ڕوخسار نەشتەرگەری پێڵووی چاو نەشتەرگەری لێو سەرجەم تێچووی ئەم جوانکاریانە لە $70 بۆ $1500 دەست پێ دەکات لەگەڵ پێشکەوتنی ئەم کەرتە بە تایبەتی لە ڕووی جوانکاریەوە لە هەرێمی کوردستاندا ئێستا شارەزایانی ئابووری بە دەرفەتێکی باشی دەزانن بە تەواوی ئەم کەرتە ڕێک بخرێتەوە و بەرهێنانی گەورەی تێدا ئەنجام بدرێت لە ڕێگەی کارتی تەندروستیەوە ئەتوانین سوودی دەوری ئابووری بۆ هەرێمی کوردستان بێت چۆن لە ڕێگەی ئەوەی کە ئێمە ئەتوانین استثماراتی زۆر باش بکەین لەو بوارەیە و هەروەها ئەو خەڵکانی کە ئەیانەوێت چارەسەری پزیشکی لە کارتی تایبەت بکەن بەڕاستی نێڵیم بچێتە دەرەوە و هەر لە ناوخۆیان چارەسەر پزیشکەکان بکەن و خەسخانەی کارتی تایبەت هەبێ بۆ ئەوی کە ئەو پارەی کە هەیە ئەو دۆلارانی کە هەیە خەڵک سەرفێکا لە خۆیان نەچێتە دەرەوە لە ناوخۆیان سەرف بکرێتەوە لە دیوێکی تریە ئەو چییە ئەوەیە بەڕاستی ئەو خەڵکانی کە حتا لە دەروی وڵاتیشن ئەتوانن سوود لە ئەزمموی هەرێمی کوردستان وەرگرن مەسەڵەن بێن ئەو چارەسەرە پزیشکانەی کە هەیە لە کوردستان بێن واتە ئەمە ئەبێتەوەی ئەوەی کە دۆلارێکی زۆر لە دەروی وڵاتەوە بێتە ناو وڵاتەوە ئێستا بەشێک لە وڵاتانی ناوچەکە لە ڕێگای کەرتی گەشتیاریەوە سوودیان لە کەرتی تەندروستی بینیوە هەرێمی کوردستانیش کە ساڵانە نزیکەی 1 ملیۆن گەشتیار ڕووی تێدەکات و کەرتی تەندروستیش
بە بەراورد بە پارێزگاکانی دیکەی عێراق و بەشێک لە وڵاتانی ناوچەکە ئەو پێشکەوتنە گەورەی بەخۆیەوە بینیوە بەڕای شارەزایان دەرفەتێکی باشە کەشان بەشانی کەرتی گەشتیاری ئەم کەرتەش بوژانەوەی گەورە بەخۆیەوە ببینێت.